ئێمە وەکو لیستی برایەتی لەسەر ئەو بابەتەی کە تەرح کرابوو لەلایەن کتلەی تورکمانی و کتلەی عەرەبیە ئێمە دژی وەستاینەوە، بەڵام حیزبەکەی خۆی کە حیزبی یەکگرتووە دوو ئەندامیان هەیە، کاک برایم و جوانەخان، ئەوان بەڕەسمی و بەفەرمی بە ئێمەیان و دوتیان کاک ڕێبوار ئەو برا بەڕێزە بان کراوە بۆ سەرکردایەتی حیزبەکەی سێ خاڵی سەرەکییان خستوتە بەردەمی. یەکەمیان ئەوەیە بگەڕێتەوەکو باقی ئەندامانی ترکە لە کەرکووکن دەستکا بەکارکردن و چالاکیەکانی خۆی بنوێنێ، یاخود ئەوەیە تەخویلێ بداتێ یەکێکی تر هەر کەسێک خۆی بە گونجاوێ زانێت تەخویلی بداتێ بۆی ئیشوکارەکان نەوەستێ. خەیاری سێهەم ئیستیقالەکردنە. ئەمە بەڕەسمی بە ئێمە وترا، ئێمەش لەگەڵ ئەوەشە بە دوای هەڵوێستی تورکمان و عەرەبدا نەچوین، بەڵام ئێمە پێشنیاری خۆمان هەبوو بۆ ئەوەی کەوا چۆن ئەو بەڕێزە ئیقالە بکەین کە لە مەنسەبەکەی لای بەرین، ئەو مەنسەبە بدرێتە جوانەخان و جوانەخانشمان هەڵبژاردووە کە لە حیزبەکەی خۆیەتی و هەرچەند خۆی لە پێشا هەندێک معارز و بەڵام وتمان ناکرێ ئێمە بیگۆڕین بە کەسێکی تر، هەر ئەوێ جەنابتان بنیا تۆبی یا کاک برایم ڕێکەوتین لەسەرەوەی کە جوانەخان بێ بەدیلی کاک ڕێبوار، لەبەرەوەی کاک ڕێبوار تا ئێستا خۆی ساغ نەکردوێتەوە، نەدەگەڕێتەوە، نەتەخوی لە داونا ئیستیقالاکە. ئەمە ئارەزووی ئێمە نەبوو، بەڵکو ئارەزووی حیزبەکەی بۆ حیزبەکەی بەڕەسمی پێشیان ڕاگەیاندووە کە ئەو هەڵووی سێ ڕێگا لە بەردەمێتی. لەبەرەوە ئێمە ئێستا لژنەیەکی تەفاوزیمان دیاری کردووە پێکاتۆ لە پێنج ئەندام بۆ ئەوی بتوانین لەسەر ئەو خاڵانەی کەەوە ئەوان پێشکەشی ئێمەیان کردووە، ئێمەش وڵامی خۆمان داوەتەوە و دابنشن گفتوگوی لەسەر بکەن، لە هەفتەی ئایندەیە دەکرێت کاری لەسەر بکەین.